كم تقريبا عمري 5 ساڵە مامۆستا. تقریبا عبماک هەژماک پێش ئێستا بردمە دکتۆر هەم گوتیان سەرەتانە ناو مێشی دەبی فەوری ئەمەلیات بکرێ. ئەمنیش هیچم لە دەست نەهات جگە لەوەی خێر و چاکە و سەدەقە بکەم، بەڵام وەڵڵاهی خودا ئاگدارە بۆی کە دەیڵێم خێر و چاکە و سەدەقە دەستم نەجێراوە. ئەوێ ڕۆژێ دیبردیتمەوە دکتۆر دەرێ وەڵڵاهی وەم زانی ئەمەلیات ناکردێ هیچی لەسەر ئیز نمایە. ماشاءالله ئەمە دوای چەندە؟ الحەمدولله وەڵڵاهی دوای 6 مانگ بەبێوەی یەک دەرزی لێدەم بەبێوەی هیچ شتێکی لێ بکەم تەنها خێر و چاکە و سەدەقەم کرد. وەڵڵاهی کە بەچای پربێسکەوە واوە دەرێم لە خێر و چاکە و سەدەقە دەستم نەجێراوە. ماشاءالله دوای حساب دکتۆرم پێکرد هەموو دایان گوت فەوری ئەمەلیات. ماشاءالله سەدەقەکەت کرد چەندێکی خایەن کرد؟ لە 6 مانگ دوای 6 مانگ فاسم کردەوە، بەڵام لەو 6 مانگە دەستم لە خێر و چاکە و سەدەقە نەجێراوە. ماشاءالله داو مرضاكم بالصدقة في غمرة فمية صلى الله عليه وسلم شعر سرين بصدقة بحجمي خوت فقيري بأندازي خوت ببخشد دولة مني بأندازي دولة مني خوت ببخشد. والله ما مستسندين زردهات مديار برنامج كد لكم يدم نسيها وريان تخوى دعاء خير لو بتسكم بك. الله والله دست نجيرا وخسباز الحمد لله لو خواي قمرا يعني اوي امن دميست خداي قمرا بزياده في بخشيم الحمد لله سباز رب العالمين خواي قمرا جاري الحمد لله خواي قمرا الحمد لله جاري كتير لا شيء صاغه وبيتي بخشي والحمد لله الحمد لله اذا من ما بس ملوي بك وتلفونه وكرت يعني ان شاء الله او يجي لي من نخوشك شتجي هي والله بس بخير تساكر صدقي دا قريتوها. والله فرمودي لسردا ومرضاكم بالصدقه في غمره فرمي صلى الله عليه وسلم داوين اخوش كان تانكن في ماري برينا كان تانكن بصدقه صدقه بك باندازي حجمي خود شنك فقيري باندازي فقيركي خود ببخشان دوله مني باندازي دوله منيكي خود قبل خاون 50 دفتركاتي كتوشي بەڵایەکە بێت تووشی نەخۆشیەکە بێ ئەچێت 2 وەرەقە سەرفەکات 2 وەرەقە کاتە سەدەقە ناکاکەگیان بڕۆ 4-5 دەفتەر لەو 50 دەفتەرە بکە سەدەقە بڕۆ ماڵێک بکڕە بۆ هەتیوێک ماڵێکی هەتی و ڕزگاریان کە بزانە خوای گەورە شیفای نەخۆشەکەتە دایان. والله تو مامۆستا گیان سەربەرت بی یا ڕەبی خوای گەورە دەستەکانت خۆش بێ مامۆستا گیان جەزاک الله خوا خێری هەموو لایەکمان بنووسیامی ان شاء الله.